بەڵێ بەهارە هەڵبەتە لە سەروبەندی نزیبوونەوەی زۆرێک لە یادەکانی کیمیابارانی هەڵەبجە چەندین بەڵێن دراوە بە هەم بریندارانی چەکی کیمیاوی هەم کەس و کاری شەیدان و هەم هاوڵاتیانی هەڵەبجە ماوەی چەند ساڵێکە بەڵێنی ئەوە دراوە کە بە بریندارانی چەکی کیمیاوی ڕەوانەی وڵاتی ئێرانیان بکەن بۆ ئەوی چارەسەری پێویست وەربگرن ژمارەیەکی بەرچاویان و خۆیان باسی لێوە دەکەن و کۆمەڵی قوربانیان کیمیابارانیش باسی لێوە کردووە کە حاڵیان خراپە و پێویستیان بە چارەسەری بەپەلە هەیە بەڵام نزیکەی 3 بۆ 4 ساڵە بێ حکوومەتی هێرێم و وەزارەتی تەندروستی بەڵێنی ئەویان داوە کە بیان نێرن بۆ وڵاتی ئێران بەڵام تاکو ئێستا نەنێراون بۆ وڵاتی ئێران لە ئێستادا بڕیارەکە گۆڕاوە بەوەی کە پزیشکان لە وڵاتی ئێرانەوە هاتوون بۆ نەخۆشخانەی کیمیابارانەوەی کە دەیبینن قەرەباڵخی و سەرەگرتنی بریندارانی چەکی کیمیاییەوە بۆ ئەوی بچنە لای ئەو پزیشکانی کە هاتوون پشکنینیان بۆ ئەنجام بدرێت بۆ ئەنجام بدەن و چارەسەری پێویستیان بۆ بنووسن بۆ ئەوی لە کاتی پێویستیان بەو دەرمانەوە بۆ عیلاجانە وەریبگرن. من هەوڵە دەم یەکێک لە بریندارەکان وەربن و دوایی بچیمە ژووری پزیشکەکە. مامۆستا ئێوە چەندێکە وعدان پێدراوە کە بنێرێن بۆ وڵاتی ئێران؟ وەڵا 2-3 ساڵ لەمە پێش وتیانەوێ 6 مانگکە بێنەوە بۆ ئێران بەڵامەوە تا ئێستا چاوەڕێین. ئێستا بەقەرار دکتۆراتی و فەحسمان بکەن ئایا شمولمانەکانە لۆ 550 نووسی کەس نێزانێت بەچی پێوەرێن نووسراوە و وەرگیراوە قەرار بیان نێرن ئەم کۆرۆنا پێشەوە ئەوانش فەشەلی پێێنە. هاتوون چارەسەر وەربگرن یا چی؟ وەڵی نازانین بۆچی هاتوین. هاتوین بەقەرار چارەسەر وەری بەڵام کەس جارێت ڕوون نییە. ئایا بۆ چارەسەرە بۆ هەر ئەحساییە نازانین. ساڵانە لە نزیکبوونەوە یادی 16 سیا کۆمەڵێ بەڵێن و وعدی و پێ هەم بە ئێوە هەم بە کەسوکاری قوربانیەکانی تر شەیدەکان دراوە. ئەم ساڵ ئەم وعد و بەڵێنە ئەدەن پێتان کە چارەسەر وەربگرن یا چی؟ وەڵی نازانین بەقەرار پێچە هەر ئەوە بێ بۆ ڕیکلانەکە بۆ 16 سێنا ئێمە زیاتر هیچی لێ ناخوێنینەوە. سپاس بۆ بەڕێزت. هەڵبەتە هەوڵەیە نەگەرچینە ژووری پزیشکەکان ئەو پزیشکانەی کە ئێستا چارەسەر یاخود بڵێن پشکنین ئەنجامەدەن بۆ ئەو بریندارانی چەکی کیمیاوی ئەگەر هاوکار بن بۆ ئەوەی وێنەی ئەو تیمە پزیشکە بگوازینەوە کە بەڵێوەریا دیارەوێنەکانت بە باشی ناگاتە لای من. سپاس بەڵێوەریان دەگەڕێمەوەلات فەرموو. بەڵێ بەهار هەڵبەتە ئەمەی کە بینین ئەو تیمە پزیشکەیە کە لە وڵاتی ئێرانەوە هاتوون پێشتر ئەم تیمە پزیشکە لە وڵاتی ئێران چارەسەری پێویستی بۆ بەشێک لە بریندارانی چەکی کیمیاوی نووسیوە و ئاشنابوونیان هەیە لەگەڵ بریندارەکانی چەکی کیمیاویە. ئێستا جارێکی تر ئەم تیمە هاتوونەتەوە هەڵەبجە و نەخۆشخانەی بریندارانی چەکی کیمیاوی بۆ ئەوەی چارەسەری پێویستیان بۆ بنووسێت و تەشخیصی ئەو نەخۆشیە و ڕێژەی برینداربوونیان بۆ دیاری بکات. من ئەگەر دەرفەتە بێ بچمە لای یەکێک لە ئەو کەسانی کە هاوکاری تیمە پزیشکەکەن ئەم کاتەوە باش باش ئەم تیمە لەکوێ پسپۆڕەکانیان چی بچین؟ ئەم تیمە ئێمە وەکو باتنی لەنێ باتنی ئەم دکتۆر بەس خۆی اختصاصی سیەکانە دیارە تیمی تریشانەی چاورە و لاوە هاتوون یعنی لە شوێنی کە نەخۆشە بینین بە زەمان لێرە بەتەنها ئەو نەخۆشانە بینین کە نەخۆشی درێژخانی سیەکانیان هەیە. پشکنین ئەنجامەدەن یا چارەسەری ژەنووس؟ پشکنینەکان پێشوەخت بۆیان کراوە لێرە زیاتر کە پشکنینەکان سەیرەکرێتەوە چارەسەرەکەنەوە. زۆربەیشان لەسەر چارەسەرن بەڵام تر ڕێکخستنەوەی چارەسەرەکان پێویستە. ڕۆژ بەردەوامە بێ ئەم تیمە دانیشتن لێرە چاودێری؟ ئێمە 2 بۆ 3 ڕۆژ بەردەوامە بێ. بریندارانی هەڵەبجە یا هەموو کوردستانە بێ؟ ئەوانەی کە بەرکەوتەی چەکی کیمیایی زیاتر کە لەسەر ئاسی کوردستان کۆمەڵە شوێنیش بریندار بووە لە هەولێرەوە هاتووە بەڵام یعنی نەخۆش هەولێرەوە یعنی هەموو کوردستانە. چارەسەریان بۆ نووسنیاوەتە پرۆسەیەکی تر لە پێشیان نەخۆشەکان لێرە هەمویان فایلیان هەیە زۆربەیشانە لەسەر چارەسەرن لێرە و پێداچوونەوە بۆ چارەسەرەکان نەکرێت و ینی ڕێگەخرێتەوە زۆربەیشان چارەسەریان هەر وەرگرتووە لێرە ینی زۆربیان فایلیان هەیە و ڕێگەخرێنەوە ئەبینێنەوە. زۆر سپاس بۆ بەڕێزت. هەڵبەتە ئەو پزیشکێکی ئێستا چاودێری بریندارانی چەکی کیمیاییەکە مستەفای قانیعی یەکێک لە ئەو پزیشکانی کە لە وڵاتی ئێران ئاشنای یاخود بڵێن پسپۆڕەکەی لەسەر ئەو بریندارانەیە کە چەکی کیمیاویان بەرکەوتووە لە وڵاتی ئێرانیش بە حکومیەوەی کە لە چەند شوێنێک چەکی کیمیاوی بەر هاوڵاتیانەکەی کەوتووە پسپۆڕیان وەرگرتووە لەو بارەی کە ئێستا برینداران هانیان بۆ هێناوە.